چەند ڕۆژێکە بینایی شارەوانی قەزای دووبز بەڕووی هاوڵاتیاندا داخراوە و مامەڵەی هیچ کەسێک بەڕێ ناکات. داخستنیشی بەهۆی هەڕەشەی هاوڵاتیەکەوە بووە. بەڕێوەبەری شارەوانی دووبز بە ئێناڵەتی ڕاگەیاند لەسەر زیادەڕەوی لێپێچینەوەیان لە هاوڵاتیەک کردووە و داوایان لێ کردووە دوکانەکەی کە بە زیادەڕەوی دروستی کردووە چۆڵی بکات چونکە دەیڕوخێنن. بەڵام ئەو هاوڵاتیە ئامادەنە بۆ دوکانەکەی چۆڵ بکات و هەڕەشەی سوتاندنی بینایی شارەوانی کردووە. سەرۆکی شارەوانی دەڵێت چەند ڕۆژێکە سکاڵایی لەسەر ئەو هاوڵاتیە تۆمار کردووە بەڵام تا ئێستا دەستگیر نەکراوە و بەهۆی ئەوەی مەترسی لەسەر ژیانی هەیە ناگەڕێتەوە قەزاکە. برایکی هات زرێکی بە ناوی پێشمەرگەی لەبەرە بە ئیستیغلالی ئەم وەزعی کرد و بە هەموو قووەت و کەوتە جوێندان و ئیهانەکردن و دەرکردمان بەدەزی و بە شتانە و تهدید ئەوەی کردنکەوە ئەتکوژم خۆت و مۆزەفەکانت هەروە لەگەڵ ئەوەی کەوە دایرەکەتە ستوێنم گواستنەوەم باشتر لەوەی کەوا لێبمێنم و چێشە دروست بێ زیاتر چونکە وا دیارە لە ئیدارە هەر ئەوەی پێکرێت و تاقەتی ئەوەی نەکە بتوانێت حیمایەمە بکە. قایمقامی دووبز دەڵێت کێشەکە زیاتر لە قەبارەی خۆی گەورە کراوە و بە هەر بیانێکەوە بێت نابێت هیچ دەستگایەکی خزمەتگوزاری لە شارچەکەدا دابخرێت. دیارە وڵاتێک چووە کێشێکی دروستکردەکە شارەوانی سوکایەتی کردووە بە بەڕێوەبەری شارەوانی بەڕێوەبەری شارەوانی زراعتی وسوڵی خۆی کردووە ئەو لە ضمنی منظومەی ئیداری ئێمەیە ئێمە دیفاع لە مافی ئەوەکەین بە هیچ شێوەیەک لەگەڵەوەی زراعتانە نین چونکە فەرمانگەیەکی حکومی مڵکی کەس نییە بڕوا دایخە. کە سوکاری ئەو گەنجە کە لەلایەن سەرۆکی شارەوانیەوە بۆ تۆمەتبار کراوە کە هەڕەشەی لێ کردووە دەڵێن کوڕەکەیان هیچ خەتایەکی نییە و ئەوانیش هیچ کارێکی نایاسایان نەکردووە. عردی خۆمانە کردومانە دوکان شورتە هاتە ئێرە گوتی چییە کێشەکەیەوە گوتم کاکە ئێمە کتابمانەیە گوتی شکاتان لێکراوە لە بەلەدی دووبزەوە ڕۆژمەلای قایمقام ناردمە لای مدیر بەلەدی دووبز بە چ حەقێک ئەڕوا تۆهمە بۆ خەڵکی پێیاکە مادەی چواری ئێرهاب و مادەی حرق دەوائرە دەولەی پێێرێن خەڵک وەکو ڕۆژەی لە نێوان سکاڵەکەی سەرۆکی شارەوانی و هەڕەشەکانی ئەو گەنجەدا بەهۆی داخستنی بنای شارەوانی و کارنەکردنی کارمەندەکانیەوە چەند ڕۆژەکە خۆڵ و خاشەکی ماڵان کۆنەکراونەتەوە فرێنەدراوە. ئەوەش بووەتە مای نیگەرانی هاوڵاتیان و داوا دەکەن چارێک بۆ کێشەکە بدۆزرێتەوە. دوو ڕۆژە تووڕە بوونەوە تا زبلەکەیان هەر نەگردو ئیسا لە سایەق شۆفەرەکەمان پرسیار کردوتمان بۆ زبلتان هەر نەگرتووە ئەرێ وەڵا ئێمە ئەمرمان پێدراوە زبل پێش دوکانەکان ئێوە هەر نەگرین لەبەر ئەوەی قبولتان نەکردوێ تەختیت بکرێتر. تا ئێستا کێشەی نێوان ئەو گەنجە و سەرۆکی شارەوانی قەزای دووبز چارەسەر نەکراوە و پۆلیس گەنجەکەی دەستگیر نەکردووە و سەرۆکی شارەوانیش دەڵێت ئەگەر دەستگیر نەکرێت دەست لە کار دەکێشێتەوە. ئۆژین جۆڵا NRT قەزای دووبز.